مزگەوتێک کە 2 سەدا لەمەوبەر بنیاد نراوە بووەتە جێی سەرنجی هاوڵاتیان. دیزاین و شێوازی دروستکردنەکەی مێژووی زیاتر لە 200 ساڵ لەمەوبەر دەگێڕێتەوە. مزگەوتی کۆنی دارەتوو کەوتۆتە شارەدەی دارەتووی سەر بە قەزای بەردەڕەش لە پارێزگای دووهۆک و لە ساڵی 1805 زاینی لەسەر ڕووبەرێکی بچووک بە کەرەستەی سەرەتایی وەک خشت و حەسیر دروستکراوە. فەیزوڵڵا میکایل ماوەی 22 ساڵە خزمەت بەم مزگەوتە دەکات. وەک خۆی دەڵێت لەو کاتەوەی باوکی بۆ خزمەتی مزگەوتەکە لە ساڵی 1970 دامەزراوە، ئەو بە بەردەوامی خزمەتی مزگەوتەکەی کردووە. فەیزوڵڵا میکایل عەبدەلامە خەلشاو گوندەمە لە ساڵێ 79 بام تەعین بوو لەسا و مزگەفتەی شتە بە ڕەحمەی خودێ پارماجی ئەز عەمرێ خوای کرد. بەس لە ڕۆژاوێک تەعین بوو ئەمن هەر لەگەلی خزمەتی ئەو مزگەفتەم کردیە ساڵێ 79 ئەوێک تەعین بوو شۆل ئەوێک بانگدانەوە شتانەی دەکرد ئەوی دیکەش ئەمن هاری هەموو شۆلەکان خزمەت و چاولێکردن و قڕ و ئەوی دی و خۆلینان و ئەوانە هەموو ئەمن چام دەکرد هەتا ساڵێ 2000 بام تەقاعد بوو. وەڵام شتم عەریزەکەم نووسی و لە 2003 گوتیان ناوەتە هاتیەوە لەو مزگەفتی. وەڵامیش لە 2003 وە تەعین مەتاڵعانەکەش وا خزمەت دەکەم و چاولی دەکەم و ئەوە لەو ساڵی ژوا دەڵێ خانەنشین دەبنەوە. مزگەوتەکە لەو ماوەیەدا تەنیا 2 جار نۆژەن کراوەتەوە، بەڵام شێوازی فۆلکلۆری خۆی لەدەست نەداوە و بە پێی سەردەمەکان هەندێک وردەکاری بۆ زیاد کراوە. ئەویش لە شێوازی هەڵگرتنی کتێب و قورئان و پەنجەرەکان جیاوازی بەدی دەکرێت. ئەو دەڵێت مزگەوتەکە لەلایەن هەردوو تەریقەتی قادری و نەقشبەندیەوە بنیاد نراوە. ئەوەڵ کردیتان وەختێ دروستیان کردیا و دیارانەوەها پان نەبیە تەسکتر بێ و کچکەتر بێ و وها بە مەزبوطین چیان نەکردیە. ئەو وەختی 2 تەریقەت بێ، تەریقەی نەقشەبەندی و تەریقەی قادری. تەریقەی قادری دەکە دەورێش یان نەقشەبەندی دەکە سۆفی. سۆفیەکان لەو لایە ئیشیان کردیە، ئەوە دەلاقە ئێمە پێی دەڵێن دەلاقە لۆ قورئان توشتی لەسەدا بنێن و ناودا بنێن ئەوانە ئەو لایە سۆفی چیان کردیە، ئەو لایە هەیە دەورێش چیان کردیە تەریقەتی قادری، ئەو لاش تەریقەتی نەقشەبەندی چیان کردیە. ئەوانەی هەرکەس بۆ خۆ بە کەیفی خۆ دڵێ خۆ چای کردیە و ئەو کونانەش ئەو پەنجەرانە کچکانەش ئەوانە هەموو لە بۆ هاوینە دایان کردەوە، کارەبا نەبیە دایان کردەوە لە بۆ فێنشی هەوا بێتن، هەموو لە بۆ هەوای بۆوانە هەتا ئێستا دەستکاری نەکرای بە چ شێوەیەک. تەنها لە 2019 ئەمە خۆلەکە گەلە بە تۆزەوە بوو وشی بلێ جوان نەبوو قوڕماندا و ئەو پانکانەش هەموو ساڵی کارەباتی ساڵی هەشتاویشتی هەموو تەمەنیان 40 ساڵ زیاتر 44 ساڵە. تا ساڵی 1989 تەنیا مزگەوتی کۆنی دارەتوو لە ناوچەکە هەبوو، بەڵام دوای ئەوەی مزگەوتی گەورەی تێدا دروستکرا نوێژی هەینی تێدا گواسترایەوە، بەڵام بەردەوام نوێژە فەرزەکانی تێدا ئەنجام دەدرێت.